هەر پەیوەست بە پرسی چارەسەری کورد لە تورکیا و باکووری کوردستان و بە تایبەتی هەنگاوەکان لە دوای چەکدانانی و هەڵۆشانەوەی پارتی کرێکارانی کوردستان و دێستاشدا چاوەڕێی ئەوەیە کە ئایا دەوڵەت چ هەنگاوێک دەنێت بۆ ئەوەی کە پرۆسەکە بەرەو پێشەوە بچێت و بگاتە ئەنجام و پرسیارێکی تریش ئەوەیە کە ئایا پەرلەمانی تورکیا کەی کە بە تەواوەتی دەنگ لەسەر ئەم پرۆژەیە دەدات و چوارچێوەیەکی یاسایی بۆ ئەم پرۆژەیە دادەڕێژێت بۆ ئەوەی بە یاسایی بکرێ. هەموو ئەمانە با میوانداری بەڕێز کاکشار نۆرمان نووسەر و ڕۆژنامەوان کە لە دۆسڵدۆرفی ئەڵمانیەوە لەگەڵماندایە گفتوگۆی زیاتر دەکەین. کاکشار شەو باش، سپاس بۆ ئامادەبوونت. دەمەوێت سەرەتا بەوە دەست پێکەم بزانم ویست و بۆ چوونی وڵاتانی ئەوروپا لەبارەی پرۆسەی چارەسەری کوردەوە چییە؟ پیان وایە کە تورکیا هەنگاوی ئیجابی بنێت؟ گەلک سپاس کاکاسوگیان، ئێوارە باش. هەر ئەو راپۆرتە جوان و کورتانە و جەوهەردارانەی کە ئێوە بڵاو دەکەنەوە بە ڕێگای کاناڵ هەشتەوە ئەو ڕاستیانە دەسەلمێنێت کە لە مەیدانی دیپلۆماسیدا کورد ئاکتیڤن. کاتێک کورد لە مەیدانی دیپلۆماسیدا بە تایبەتی لە وڵاتانی ئەوروپا ئاکتیڤ بن، دنیای دەرەوەش مەجبورە کورد ببینیتن، چونکە هەتا خۆمان هەنگاوەک هەڵنێنێن دنیا نامان بینیتن. دیارە لەو ڕۆژانەدا بەڕاستی دیپلۆماسی لە ناو کورداندا هەر ئەوەی کە سەرۆک و جاڵان نامە بۆ سەرۆک بارزانی و سەرۆک بابل تاالبانی دەنێریتن و داوا دەکات کە کۆنگرەی نەتەوەیی بەڕێوە ببەن، ئەوە خۆی لە ئاستی کوردستانی گەورەدا پەیامێکی زۆر گەورە و کوردستانی و نیشان دەدات کە ئەو ئاڵۆگۆڕانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتوونەتە پێش ڕێبەرانی کورد دەبی باش سوودی لێوەرگرن. هەرەوەی کە سیاسەتمەدارانی وەکو عوسمان بایدەمیر و ڕەمزی کارتاڵ و زوبەیر ئایدار و قەندیل و یەکێتی نیشتمانی و پارتی و پارتە سیاسەکانی ڕۆژهەڵات و بەتایبەت ئەوانەی ڕۆژاوای کوردستان پێکەوە لە هەماهەنگیدان مەزنوع عەبدی دەیەتە هەولێر پەیام بۆ ڕۆژاوای کوردستان لەلایەن بەرپرسیارانی دستاتۆی باشووری کوردستانەوە دەچیتن. ڕۆژهەڵاتی کوردستان لە حەوڵێکدایە بۆ پێکهێنانی بەرەیەک. ئەوە خۆی نیشان دەدات کە ئێمە هێزێکی گەورەین و دنیاش لەو شەرت و مەرجانەدا دەمان بینیتن. لە ڕاگەیاندنی ئوروپادا ئەو وڵاتەی بە تایبەتی من لێ دەژیمی بلژیک و ئاڵمانیا لەسەر پرۆسەی ئاشتیخوازی کورد بە تایبەتی لە باکوڕی کوردستان و لەو دوو ڕۆژەشدا کە ئەردۆغان هاتبوو بۆ کۆمبەندی ناتۆ خەبەر و نوچە زۆرن، چونکە ڕاگەیاندنی کوردی لەوێش ئامادە بوو و کاتی ئەردۆغان گەڕایەوە بۆ تورکیا گوتی ئێمە دەبی ئەو پرۆسەی ئاشتی بە شێوەیەکی بەرفراوانتر بەردەوام بکەین. دیارە چەند دقەیەک لەگەڵ ترامپ دیداری هەبووە، بەرپرسیارانی ناتۆ تەوسیەیان پێکردووە کە ئەو پرۆسەسە بە خاپاندکاری و بەبێ ئەوەی کە سیاسەتێکی بۆ دیار بکەی، کاتێکی بۆ دیار بکەی، استراتیژیکت بۆ هەبیتن ناتوانێت بەردەوام بیتن. ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئاڵوگۆڕی گەورەدایە. بۆیە لە ڕاگەیاندنی ئوروپادا لە تەلەڤیزیۆن و لە ماڵپەرە ئینتەرنێتەکان و ڕۆژنامەکانی ئاکتیڤ یا ئاکتوێل باس لەو پرۆسەسە هەیە. زۆر باشە بەڕێز کاکشار، دەمێ بزانم بۆ چوونی وڵاتانی ئەوروپا بەرامبەر بە تورکیا لە ئێستادا پیان وایە کە تورکیا ئەم پرۆسەی کێسا هەیە کێشەی کورد چارەسەر بکات و ئەمەش ڕێگە خۆشکا بۆی کە تورکیا هەم ببێتە وڵاتێکی دیموکرات، هەمیش ڕێگە خۆشکا بۆی کە ببێتە ئەندامێک لە وڵاتانی ئەوروپا؟ ئەوەی کە بۆ یەکێتی ئەوروپا ئەوە جارێ دژبەری لە دژی دەوڵەتی تورکیا زۆرە. ئەوەش سەبەبی زۆرە، ئەوەی کە لە شەڕدا لایەنگری حێزە سەلەفیەکان دەکرد دژی ئیسرائیل، لە ناو خودی وڵاتدا پرەنسیبی دموکراسی لە بەرچاو نەگرتووە، گرتوخانەکان پڕن لە زیندانی گیراوی سیاسی و زۆر کەس ئەوانەی کە ئاکتیویستی سیاسین، ڕۆژنامە نووسەکان، نووسکارەکان، ڕەخنەگرەکان هەموو هەڵاتن بۆ دەرەوە. مەسافەی نێوانی هاتنی ناو یەکێتی ئەوروپا بۆ تورکیا جارێ هێشتا زۆرە
و ئێستا ببینین لەو شەرتانەدا کە کوردەکان هەموو مەرجەکانیان قبول کردووە، پەکەکە خۆی لەغو کردووە، دەم پارتی شەدیدەن لە خەبات و کاردایە، بزانین دەوڵەتی تورکیا چێ پێنگاوەک هەڵدەگریت. ئەوەی کە پێویستە تا ئێستا بڵێم لە کردەوەدا هیچ پێنگاوەکی هەڵنەهێناوە، فقط لە گوتن و قسەدا بووە، حتا کۆمیسیۆنێک پێک نەهێنراوە بۆ ئەوەی کە بین لەسەر ئەو پرسگرێکەی مەسلەی پرۆسەی ئاشتی هەنگاو هەڵێنین. ئەمڕۆژ هەپەگە دیاری کرد کە لە چیاکانی کوردستان ئارتشی دەوڵەتی تورکیا لە دژی گەڕیلاکانی ئێمە چەکی کیمیایی بەکارهێناوە. بەڵام ئەوەی کە مهمە ئێستا دەوڵەتی تورکیا بە هێزی کورد حەساوە، هێزێکی گەورە لە هەموو لایەنەوە، بۆیە لە 2 مانگ و چەند ڕۆژی دەرباسبوویدا هێڕشی نەکردوێ سەر ڕۆژاوای کوردستان و حتا هاکان فیدان ئیدعای ئەوەی هەیە کە داوای کردووە لەگەڵ گەنەڕاڵ مەزوم عەبدی کۆ ببیتەوە. بە هەر حاڵ پێم وانییە ینی دەوڵەتی تورکیا حتا ئێستا هەنگاوێکی هەڵهێنابیت کە ڕووڕاستی و سەمیمیەتی خۆی لەباری پرسی کورد هەڵگرت بیت و ئەگەر پێنگاوەکیش هەڵگریتن دەبی لە پەرلەمانی تورکیادا هەڵگریتن. ئێستا هەیئەتی دەم پارتی ئەوانەی کە پێیان خۆشە کۆمیسیۆنێک دروست ببیتن کە 40-50 کەس بن، دەڵێن با پشووی هاوینێ لە پەرلەمانی تورکیا ئەم ساڵە نەبێتن، بە پەرلەمان گرنگە بە مەسلەی چارەسەرکردنی پرۆسەی ئاشتی لەسەر ئەو مەسەلانە ڕاوەستن، ناوەی کە چەند مانگێک بڕۆتە پشۆوە. ئەوەش داواکارێکی زۆر ماقولە لە ڕاگەیاندنی ئەوروپاشدا، ئەوە وەکو مانشێتێک بڵاو کراوتەوە لە ماسمەدیای ئەوروپادا. بە هەر حاڵ با بزانین ئەردۆغان لەمە وەدووە چه پێنگاوەک هەڵدەگریتن و چەندە سەمیمیەت و ڕوڕاستی خۆی نیشان دەدات. بەڵام کورد زۆر ئاکتیڤن، زۆر چالاکن، داواکاریەکان ڕۆژ بە ڕۆژ زۆرتر دەبن. هەرە داواکاریدا کۆتایی ئەوەیە کە دەبی بۆ ئێمە بڵێن لە ساڵڕۆژی 100 ساڵەی سەرهەڵدانی شێخ سەعیدی پیراندا مەزاری شێخ سەعیدی پیران، سەید ڕزای پیران و سەعیدی نورسی لەکوێیە؟ بۆچی ئەو مەزارانە تا ئێستا بە شێوەیەکی سڕی لەسەر خاکی کوردستان کەس نازانی لەکوێن؟ بۆیە ینی داواکاریەکان زۆرن و لایەنە کوردیەکە هەموو تۆپەکانی خستنەوە هەردی تورکەکان. زۆر باشە بەڕێز کاکشان، لەگەڵەوەی کە چاوەڕێت دەکرێت، بەڵام هەر تا ئێستا دەوڵەتی تورکیا هیچ هەنگاوێکی ئەرێنی لە بەرابەر پرۆسەی چارەسەری کوردان نەناوە، وەکو جەنابی شامەژەت پێکرد کە چەند ڕۆژێکیشە لە سنوورەکانی هەرێمی کوردستان جارێکی تر گرژی و ئاڵۆزیەکان لە نێوان تورکیا و پەکەکەدا سەری هەڵداوەتەوە، بە تایبەتی کە تورکیا هێرشی بردومانی کردوتە سەر پەکەکە. جا دەمێ بزانم ئەمە کێشە گرفت کەوتۆتە نێو پرۆسەکەوە، یاخود تورکیا چاوەڕی چییە کە بۆ نمونە پرۆسەی یاخود ئۆپراسیۆنەکانی لە سنوورەکان ڕناگرێت؟ دیارەوە پرسیارێکی زۆر ئاکتوێل و گرنگە، چونکە کاتی پەکەکە لە 5 و 7 مانگی ئەو مانگەی دەرباسبوویدا خۆی لەغو کرد، ئەو شەرتەی دانا ئەگەر هێڕشی دەوڵەتی تورکیا، هێڕشی ئارتێشی تورکیا لەسەر گەڕیلاکانی ئێمە بەردەوام بیتێن، ئێمە ئەو لاغوکردنە و ئەو ئاگربەستە بە ڕسمیەت ناناسین. تا ئێستا بە سەدان جار دەوڵەتی تورکیا ئەو ڕێبازانەی بنپێ کردووە، دیارە بۆی گرنگ نییە کە داواکاریەکانی کورد چین. ئەرێ ینی 100% لەگەڵتان کە ئەو پرۆسەیە بە پێی قانون یاسا ئەگەر مەسەلەن پارلەمانی ئەوروپا یا UN سەرپەرشتی لە سەریانە بکردوایە، ئێستا دەبی بە بەندێک بە شەرمەزارکردنی نامەیەک یا بەڵاوکردنەوەیەک دەوڵەتی تورکیای هشیار کردیتەوە. بەڵام ئاماژە بەو نوچە نهێنیانە دەکرێت کە لە کۆبوونەوەی ناتۆدا ئەمجار زۆر تشت بە ئەردۆغان گۆتراوە، باسی ئەوەش کراوە کە کوردەکان هەموو هەنگاوەکیان هەڵهێنا ئێوە دەبی چ بکەن؟ ئایا هەر ئینکار و هەر یەک ئاڵاو یەک ملەت و یەک سنوور و یەک وڵات ئەو سیاسەتە تاکەی بەردەوام دەبێت؟ دیارە ژۆپۆلیتیکی منتەقەش گۆڕدراوە، شەڕی ئیران و ئیسرائیلیش ئێستا زۆر
خەبەری نوێ یا پێشهاتی نوێی هێناوتە مەدان ترسی تورکیش ئەگەر لەوەی پێ دوایە کە ئەمە ئەو کاریگەریە بێ لەسەر پرۆسەکەەوە لە تورکیا کە زیاتر هەنگاوەکانی هەڵبێنێت ینی لەو ئەوەی کە گەڕایەوە و گوتی دەبێ ئەو پێواژوەیە بەردەوام بکەین دیارە ینی پێی خۆشە بەڵام دەڵێن هزار گوتن و کریارێک ئێمە لە کردەوەدا هێشتا شتێکمان نەبینوە ئەو شتانەی کە دەم پارتی و سەرۆک و جاڵان و قەندیل و ڕێبەرانی کەجەکە و حرەکەتی سیاسی کورد لە باکوڕی کوردستان داوا دەکەن تا ئێستا بێ وەڵام ماونەتەوە بەڵام مهم ئەوەیە لە سیاسەتی دنیادا دنیا بێدەنگ نییە ئیتر وەکو ساڵانی پێشێ نییە کورد لە 4 پارچە ئیستا لە حرەکەتێکی هەمەلایەنەدایە و بەڕاستی ئەوەی کە ئاڵۆگۆڕ دروست بکەن لە منتەقەی ڕۆژهەڵاتی کوردستان ئەوەیە کە ئستاتوەیەک بۆ کورد دەبی دابمەزرێنیت ئەگەر ئەوە نەبووایە بەڕاستی کەسێکی شۆڤینیستی وەکو باخچەلی نەدەهات لە پارلمان داوا لە ئوجاڵان بکات کە بێتە پارلمان و نازانم هێز و خەبات و نازانم چی خۆی کۆتایی بینیتن و دەست بە پرۆسەیەکی دیکە بکەتن بەڵام هەرەوەی کە تا ئیستاش دەڵێن کوردەکان ناویاندانەوە پرۆسەی ئاشتی ئەوان دەڵێن کۆتایی هێنان بە تەرۆر باشە لەو شەرت و مەرجانەدا بە بزانین ناسنامەی ترۆر لە کامە لایەن بووە لەو شەرت و مەرجانەدا هێڕش لەسەر گەڕیلەکانی قەندیل هێشتا بەردەوامە لەسەر باشوڕی کوردستان بەردەوامە هیچ ڕێبازێک پرەنسیبێکی ئاشتیانە یان ئەو هەفپەیوینانە کە لە نیوان سەرۆک و جاڵان و دەوڵەتی تورکیادا هەبووە لە بەرچاو ناگریت بۆیە من لە ڕۆژی ئەولەوە گوتومە کە من باوەڕیم بە دەوڵەتی تورکیا نییە کە بۆ ناساندنی حەق و حقوقی کورد بە تایبەت لە یاسای دایکدا ینی قانونی ئاساسیدا گۆڕانکاریەکی بنەڕەتی پێک بینیت ئەوەی کە 1950 عەبدولکەریم قاسم کردی و لە بنبەندی سێدا ئەترافی کرد کە عێراق وڵاتی عەرەب و کوردە ئەگەر دەوڵەتی تورکێش ئەوە بکاتن ئەوجا دەتوانین بڵێن کە پرۆسەی ئاشتی و دموکراسی لە تورکیادا دەرباسی پێواژوەیەکی نوێ دەبێت وەکوت کەش هێشتانە سەرۆک و جاڵان ئازاد بووە نە ڕێبەرانی دیکەی وەکو سەلاحەدین دەمیرتاش ئازاد بوون نە یەک گرتووی سیاسی ئازاد بووە ئەخێمە لە چیدا باوەڕ بکەین کە ئەو دەوڵەتە سەمیمیە دەیەوێت پرسی کورد پرسگرێکی کورد یا پرۆسەی ئاشتی یا پرۆسەی یەک دیتن نازانم هەفدیتنە ئەوانە چارەسەر بکاتن من باوەڕیم بە دەوڵەتی تورکیا نییە زۆر باشە وەکو ئاشکرا کە عەبدوڵڵا ئۆجاڵان سیاسەتمەدارێکی گەورەیە و پێشببینی شتەکانیشی زۆر لە زۆ کردووە کاتێک کە داوا لە پککاکە خۆی هەڵبۆشێنێتەوە هەڵبەت لە بەرامبەردا ئەزانێت چی دەکات و چی ناکات بەڵام بۆ گرنگی وەرگرتووە لەلایەن دەوڵەتی تورکیاوە کە ئەوەی کە داواکاری هەیە کە لە تورکیادا چارەسەری کورد کێشەی کورد بکرێ پێتان وایە کە چ گرنگتێکی وەرگرتووە لەو بارەیەوە کاکا سوگیان دیارە زۆر تشت لە بەکڕاند لە پشت پەردە هەن کە ئێمە ئاگادار نین زۆر خەبەر لە ئەمرالیوە دەردەچن کە جار و مار کۆمەلگای کوردەواری و تورکیا تێک دەدەن بەڵام هەر ئەوەندەی کە هێزی لایەنگری هەبوونی دەوڵەتی تورکیا هەژمونی دەوڵەتی تورکیا بە تایبەت هێزە ڕاستیستەکان زۆر لە کوردە ناسیۆنەلیستەکان تانگاوترن و زۆر ناڕەحەتترن لەو پرۆسەی کە دەستی پێکردووە و دەڵێن ئوجاڵان دە مەیدانی سیاسەتدا لە ئێمەی بردەوە نیشان دەدات کە هەندێک تشت لە پشت پەردەهان کە دەبی دەوڵەتی تورکیا ڕۆژێک لە ڕۆژێک زووتر هەنگاوی بۆ هەڵێنیت بەڵام تورکیا هەر چاوەڕوانی ئەوەیە کە زەمان دەرباز ببیت دەرفەتێک بێتە پێش کە ئەو داواکاریە و پشت گوێ بخێتن بەڵام دیارە لە نێوان سەرۆک ئۆجاڵان و دەوڵەتی تورکیادا لە ئاستی بڵندا دیدار هەبوونە و هێشتاش بەردەوامە زۆر باشە دەمەوێت بزانم لە ماوەی ئەم دوو ڕۆژەدا کە یادی 100 ساڵەی شۆڕشی شێخ سەعیدی پیران دەکرێتەوە دەمێ بزانم ئەو بەرخودانی کە 100 ساڵ لەمەوبەر بووە و بەو خەباتی کە ئێستا دەکرێت پێویستە کورد تا چەند خۆی ئامادەکە بۆ ئەو گۆڕانکاریانی کە ئێستا لە ناوچەکەدا ڕوودەدەن
بەڵێ دیارە لەو کۆنفرانسەدا کە 23 پرۆفسۆر و ئاکادمیسیان تێدا بەشداربوون 2 ڕۆژ بەردەوام بوو دوێنێ و ئەمڕۆ گۆتاری زۆر دەوڵەمەند لەلایەن ئاکادمیسیینە کوردەکانەوە پێشکەش کران پەیامی سەرۆک ئۆجاڵان لەوێدا خوێندراوە کە گوتی ئێمە ڕێبازی شێخ سەعیدی پیران بەردەوام دەکەین زۆر ئاکادمیسیانی وەکو دکتۆر زۆزان پەهلوان دکتۆر جەبار قادر ئەکرەم ماڵبات و زۆر کەسی دیکە ئیشارەیان بەوە کرد کە لە 100 ساڵی دەرباسبوویدا دەوڵەتی تورکیا سەرکەوتوو نەبووە لە هێزی ئاسیلە سیاسەتی ئاسیمیلاسیۆن و ئینکارکردنی هەبوون و پرسی کووردا و بەڕاستی پاش 100 ساڵ ساڵانی پێشش لایەنە کوردیەکان پارتە سیاسیەکانی کوردستان ئیسپاتیان کرد سەرماندیان کە ئەو ڕێبازە بە ئینکار و کوشتن و قەتل عام ناچتە سەرێ زێدەتر لەوەش داوا دەکەن کە ئیستا بزانن مەزاری شێخ سەعیدی پیران و سەید ڕزا و سەعید نوورسی لەکوێیە کە بکەنە مەکانێکی پیرۆز بۆ گەلی کورد و بەڕاستی ئێمە لەو 100 ساڵەیدا بەو هەبوونی ئەو هەموو پارتەی کە هەن لە کوردستانی گەورە ئەو خەباتە دینامیکەی کە لە 4 پارچەی کوردستان هەیە و بووتە سەبەب و بنگەهی گۆڕانکاری دموکراتیک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتانی دنیا باسمان دەکەن ئێمە هەمیشە وەکو کورد لایەنگری دیالۆگ و چارەسەرکردنی پرسگریکەکان بوون بە ڕێگای قسەکردن بە ڕێگای دیپلۆماسی بە ڕێگای یەکتر بینین و بە ڕێگای ئەوەی کە یەکتر هەبوون یەکتر ئینکار نەکەن بۆیە بە هەبوونی ئەو هەموو پارتانەکە هەن لە کوردستانی گەورە پرسی کورد ئیستا زۆر نێزیکی چارەسەری بووە من عەبدوڵڵاوەجانان نێزیکدا بانگەوازی کرۆکە لەگەڵ سەرکردەکانی باشوور و ڕۆژاواشە کۆ ببێت و بیان بینیە بەڵێ ئیتر ئەوە بزانین ئەوە ئیستا پرسێک دێختە پرسێکی گەورە دێختە بەر دەوڵەتی تورکیا ینی ئۆجاڵان دەڵێت کە دەبێ من ئازاد بکرێم کە بتوانم سیاست بکەم و ئەگەر ئازادینەکان ئیستا دەمیشی دەرباز بووە کاتیشی دەرباز بووە یعنی ئەو حەقی هیوی لە قانونی ئاساسی تورکیادا بۆ هەموو گیراوەکان هەبووە بۆچی بۆ سەرۆک ئۆجاڵان نەبیتن و لەو 26 ساڵەدا سەرۆک ئۆجاڵان بەردەوام بە ڕێگای ینی دیالۆگ بە ڕێگایەکی زۆر نەرم بە زمانێکی دۆستانە داوای چارەسەرکردنی پرسکرێکەکانی کردووە هیوادارین ڕۆژێک ڕێبەرانی کورد سەرۆک ئۆجاڵان سەرۆک بارزانی سەرۆک باوەل تاالبانی گەنەرال مەزوم عەبدی و ڕێبەرانی دیکەی کورد لە پێکەوە کۆ ببنەوە و چارەسەریەک ببینەوە بۆ ئەو مەسەلەیە بەڵام ئەوەی کە گرنگە دەوڵەتی تورکیاش بەو گۆڕانکاریە گرنگانەی کە فقط لە قسەدا ئەڵبەتە فقط لە بە زمان باسی کردووە نیشان دەدات کە هێزی کورد چەندە هێزێکی مازنە شۆڕشێکی زێهنیەت لە کۆمەلگای کوردەواریدا دروست بووە کورد لە مەیدانی خەباتدا زۆر ئامادەیە ئاستی ڕەوشەنبیری کورد سیاسی کۆمەڵایەتی زۆر بڵندە بۆیە ئیتر دەزانن کە ناتوانن پێش لەو هێزە گەورەیە بگرن و مەجبورن ئەو مەسەلەیە چارەسەر بکەن و ئەوەش بەرەواژی ئەو سیاسەتەیە کە کەمالیستەکان هەیان بوو کە هەر هەمیشە دەیانگوت یەک ئاڵا و یەک ملەت و یەک زمان و یەک وڵات کە بەڕاستی تەنیا لە چارچۆوەی ئەو هەموو ملەتەی کە لە تورکیادا هەبوون هەموو ئاسیمیلە کران و حەڵکردن تەنیا ملەتی کورد لە بەرامبەریان ڕاوستا و ئیستاش بەردەوامە لە ئاستێکی بڵند هەم لە باری هێزدا هەم لە باری سیاسەتدا چ سیاسەتی دەرەوە چ سیاسەتی ناوخۆ سەدان ڕێبەر ئیستا لە مەیدانی خەباتدان دیارە زۆریش گرنگە کە سەرۆک ئۆجاڵان ئەهمیەت بە ڕێبەرانی گەنج دەدەتن وەکو گەنەرال مەزوم عەبدی و وەکو ڕێزدار باوەل تاالبانی بۆیە ئەوانەش لە خۆیان ڕادە دەبینن کە هەنگاوێک هەڵێنن و مەسەلەکان چارەسەر بکەن هیوادارین لەو خەباتەدا سەرکەوتوو بن
زۆر باشە بەڕێز کاکشار پێ وایە بەبێ دەستکاریکردنی دەستوری تورکیا مافی کورد چارەسەر ببێ لە تورکیادا؟ نا ئیمکانی نییە چونکە لە هەموو دنیادا کاتێک گۆڕانکاریەک لە وڵاتێکدا دەکرێتن ئەگەر چەند گروپی ئێتنیکی تێدا بن یەکەمین پێنگا ئەوەیە کە لە مەجلستا لە پارلماندا کۆمیسیۆنێک پێک دێتن و باس لە گۆڕانکاری لە مادەکانی قانونی ئەساسیدا دەکەن کە لە 100 ساڵی دەرباسبوویدا نەیانتوانوە ئەو قانونانە ئەو مادانە جێبەجێ بکەن نەیانتوانەوە هەبوونی کورد ئینکار بکەن نەیانتوان زمانی کوردی ئینکار بکەن نەیانتوانوە ئێتنیسەی کورد بڵێن نییە هەموو دنیا دەزانێت کە یعنی نفوسی کورد ئیستا لە تورکیادا ئەگەر بە ئەوەندەی تورکەکان نەبی لەوان کەمتر نییە ئەوە خودی تورکەکان دەڵێن جێگایەک لە تورکیا نییە کە کوردی لێ نەبیت ملیۆنها کورد لە مەترۆپۆلە گەورەکانی تورکیادا هەن بۆیە کاتی ئەردوغان دەڵێت ئێمە براین ئەو ڕۆژ داخۆیانێکی هەبوو فەرقێک لە نێوانی کورد و توردانیە ئەگەر فەرقێک نییە ئەو کات قانونی ئەساسی وڵات دەبی بگۆڕدرێتن یەکەمین تشت کە دەبی بکرێتن ئەوەیە ئەیتراف بە هەبوونی کورد وەکو ملەتێک بکرێتن دوو ئەیتراف بە زمانی کوردی و زمانی کوردی لە سیستمی پەروەردەی سەراسەری تورکیادا ببیتە زمانێکی فێرمی لە ڕۆژی یەکەمەوە حتا ئاخر واتە باشترین ئۆلگو بۆ چارەسەرکردنی پرسگرێکی کورد سیستمێکی فدراڵە شاید ڕێبەرانی پەکەکە جارێ باسی ئەوە ناکەن بەڵام ئەوە داواکاری کۆمەلگای کوردەواریە حتا لە قانونی ئەساسیدا گۆڕانکاریەک دروست نەکرێتن ئەو قسانەی کە دەڵێن هەموو بادل هەوان یعنی وەک گوتم لە پێشدا گوتنێکی بابوو بە پیرانی ئێمە هەیە هزار گوتن و کریارێک بەڵام من دەڵێم ملیۆن گوتن و کریارێک نیو کریار ملیۆن گوتن دێنیتن تورکیا لە کردەوەدا تا ئێستا هیچ پێنگاوەکی هەڵنەینەوە و ئەو هژمۆنی شەرخوازیش لە دژی گەڕیلاکانی قەهرەمان لە چیاکان هێڕش لەسەر منتەقەی بادینان و قەندیل و لەسەر سنوورەکانی هەرێمی ئستاتۆی باشەڕی کوردستان ئەوە نیشان دەدەن کە دەوڵەتی تورکیا هەندێک پلان و پرۆژەی لە پشت سەریەوە بەڵام بەسەر ناکەویت ئەوە دەبی باش بزانن ئەو دۆزە نایەتە بەردان و خۆشیان لەو سیاسەتە ئینکار و کوشتن و قڕین و ئەوانە بەسەر ناکەون زۆر باشە بەڕێز کاکشار دوا پرسیارم ئەوەیە بەپێی وتەی محەممەد کاماج کە میوانی کەناڵ هەش بوو لە بڵتنی هەواڵەکان ئاماژەی بۆ کرد کە لەم هەفتەیەدا سەرکردەکانی دەم پارتی لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغاندا کۆ دەبێتەوە دەمێ بزانم بۆ چوونت لەو بارەوە پێ وایە کە ئەردۆغان ئەم جارە کۆبوونەوەکە ئەنجامی ئەرێنی هەبێت و هەواڵی گرنگ هەبێت کە پرۆسەکە بباتە خۆناغیکینەوە گەر بکرێ بە کورتی سوپاس دەکەم ئەوە هەر گرێداوی ئەو هەفدیتنایە کە لە گەل ڕێزدار ترامپ کردوتی لە هۆلاند و لەگەل ئەندامانی تکەی ناتۆ کە زۆر گەرمیش وەکو دەڵێن پێشوازی لێ نەکرا چۆن کە تەنیا وڵاتێک بوو کە لە دژی ئیسرائیل داخۆیانی دا ئەوە بە دڵی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و ئیسرائیل نەبوو هەر بۆیە دیارە وەک کوردەواری دەڵێن زەختیان بۆ هێناوە و داوای کردووە کە لەگەڵ لە هەیەتی دەمپارتی کۆ ببنەوە و بزانین لە کردەوەدا لەمە و بەدووە چ پێنگاوەک هەڵدەێنیتن بەڕاستی ئەگەر پێنگاوەک هەڵنێنیتن پاش پرۆسەی ئیران کە هێشتا لە نیوانی شەڕ و ئاگربەستداین احتمال هەیە ئەو ئاگربەستە زۆر زۆر شکەنەندە بیتن ئیتر کەرەی تورکیاش دێتن و تورکیا لەو ڕەوشەی کە ئەو ئاڵ و گۆڕانەی کە لە 12-15 ڕۆژی دەرباز بوویدا بە تایبەتی لە ئیران لە نیوان ئیران و ئیسرائیل و لە منتەقە هاتنە پێشێ زۆر زۆر تەنگاوە بۆیە هێزێکی گەورەی ئارتشی برتە سەر سنووری ئیران دنیاش لەوەی دەترسێت کە دیسا تورکیا بە هاتنی پەنابەر ئەو فاکتۆرە لە دژی یەکتی ئەوروپا و ئامریکا ئەوانە بەکاربێنیت بۆیە نەچارەکە لەگەڵ هەیئەتی دەمپارتی و سەرۆک ئۆجاڵان ئەو پرۆسەی کە هەیە بە شێوەیەکی ڕووڕاستانە سەمیمانە بەرەو پێشەوە بەتن و ئەتراف بە هەبوونی کورد و کوردستان بکاتن
زۆر سپاس بۆ بەڕێز کاکشار ئورەمار نووسەر و ڕۆژنامەوان کە ڕاستەخۆ لە ئەڵمانی و لەگەڵمانە بووی دووبارە سپاس. گەلێک سپاس.